بینەرانی خۆشەویست نارتی بەیانیتان باش من سەردەش غەفوور ڕایەنەر لە بواری فریاگوزاری سەرەتاییدا لەگەڵتان هەمووم بۆ پێشکەشکردنی بڕیەی کینۆی کە سەبارەت بە زانستەکانی فریاگوزاری سەرەتایی تایبەتمەند بە نەخۆشی شەکرە. لێرە ئێمە لەسەر شەکرە بابەتێکی گرنگمان هەڵبژاردووە کە بۆتان باسکەین ئەوش دابەزاندنی ڕێژەی شەکرە لە خوێندا. بەڕێزان وەک ئاشکرا ڕوونە لەتان شەکرە بۆی کەمی بەرەمهێنانی ئەنسۆلین لە لەشا دروستە بێت. دابەزاندنی ڕێژەی شەکر لەو حاڵەتانایە کە ئەو کەسە ژەمێکی کەم نەشویات بەکاربێنێ ئەو شەو ینی ئەو نیشاستە و پرۆتینانی کە پێویستە لەش ڕۆژانە بەکاری بێنێ بەکەمی بەکارهێنێ، یان زۆر ماندوو بوون، زۆر ماندوو بە ئیشێکی زۆرەکات و ژەمێک خواردن ناخوات، چەند ژەمێک خواردن ناخوات، یان ئەو کەسانەی کە هەر خۆیان بە ویراسی بە جینێتیک شەکرەیان لەگەڵایە شەکرەیان دابەزێت، یان ئەو کەسانەی بۆ نمونە ڕێژەیەکی زۆر دەنزی ئەنسۆلین بەکارهێنن ئەبێتە هۆی کەمی ڕێژەی شەکر لە خوێنیاندا. و هەروەها زۆر گرنگە خواردنی پێویستی بە خواردنی تەندروست هەیە شەکرە. ئەو کەسانی کە ڕێژەی شەکریان بەرزە یان نزمە، ئێمە لێرا وتمان باسی نزمبوونەوەکەین، بەڵام سیستەمی خواردن بۆ شەکرە ئەبێ زۆر هەستیارانە مامەڵەی لەگەڵا بکەین. ئەو خواردنانەی کە ڕێژەیەکی زۆر چەوریان تایە طبعاً ئەگەر خورا بە ڕێژێکی کەم بخرێت و ڕاضەی لەسەر بکە یان وەرزش یار ئیشێکی تری لەسەر بکرێت، یا ئەو کەسانەشی کە ڕێژەی شەکریان دائیمە دابەزێت ئەبێ ڕێژەیەکی باش لە کاربۆهایدرات و شەکر و نیشاستە بخۆن، نەک لە بڵێن لە حادە بەدەر زۆر، ئەبێ بەبێ ڕێنمایی پزیشک بێت. بەڕێزان لێرە ئێمە جەخت لەسەرەوە کەینەوە کە کەسێک ئەگەر شەکرەی دابەزی لە فەرمانگەیە لە ماڵەوە یا کەسانی دەوروبەرت لە هەر شوێنێکا بوو چۆنی بتوانانی مامەڵەی فریاگوزاری سەرەتایی بۆ کەسانە بکەیت کە ڕێژەی شەکریان دابەزیوە. هیما و نیشانەکانی چییە؟ ئارەقێکی زۆرەکات، لێدانی دڵی خاوە بێتەوە، هەست بە بێهێزی و لاوازیەکات، لەو کاتەیە طبعاً داوای هاوکاری کە ئەگەر تۆ نزیک لەو کەسە بوو یا ئەو کەسە نزیک تۆ بوو یا داوای هاوکاری لە تۆ کرد ئەبێ دڵنەوایی بکەیت. هیچ نییە چاسایە ئێستا چارەسەر دەکەین بەو شێوە. دوایەوە ئەگەر لە ماڵەوە بوو کەسانی نزیکی خۆت بوو فەحسی شەکرە هەیە، ڕێژەی شەکر لە خوێندا دیارەکات، ڕاستەوخۆ ڕێژەی شەکرەکە پێوین ئەگەر زانیمان حەدی نۆرمال حەدی ئاسایی شەکرە ئەو کەسانی کە نانیان نەخوارد بێ 60 بۆ 150، ئەو کەسانش کە نانێ خوارد بێت یعنی ژەمێک نانی خوارد بێت 70 بۆ 120. ئەگەر لە 120 زیاتر بوو ئەوە ڕێژەی شەکری بەرزە، پێویستی بە دەرزی ئەنسۆلین هەیە، ئەو کەسانی کە لەگەڵیان هەیە و بۆیە هەیە بۆی ئەکرێت. و هەروەها ئەو کەسانێکی کە لە 60 یا لە 70 کەمتر بێت ئەوەی بێتە هۆی نزمبوونەوەی ڕێژەی شەکر لە خوێنیاندا و جاری وایە بێهێزی، لاوازی، تووڕەبوون، نیشانەکانی بەو شێوە دەست پێکات، ئارەقێکی زۆرەکات، تەنگەنەفەسە بێت، لەدانی دڵی کەمە بێتەوە، بەرەو لە هۆشخۆشون و بورانەوە چێت. ئەبێ بێت لەم کاتە ئێمە و حاڵەتانە تەطبیق بکەین کە ڕێژەیەکی باش شەکری پێبین بەوەی شەربەتەوە بێت یان چاوە بێت یار حاڵەتێک لەو حاڵەتانە. بەڕێزان ئێستش ئەڕۆنە لای نمایشێک لەگەڵ هاوکارم کاک ڕەوشتا بەتەن ڕوونەکەینەوە کە چۆنچۆنین ئەگەر کەسێک بۆ نمونە ڕێژەی شەکری دابەزە چۆنچۆنی مامەڵەی لەگەڵاکەین. فەرموو لەگەڵمان بن. ئێستاوا دانێن هاوکارم شەکرەی دابەزیوە، ئەبێ لەم کاتەیە چی بکەین؟ دڵنەوەی کە هیچ نییە بەسیتە، ئێستا چارەسەر دەکەین. شەکرە لەگەڵایە خۆت؟ بەڵێ هیچ نییە، ئێستا ئاسایە. فەرمودانیشە هیچ نییە، ئێستا چارەسەر دەکەین. بەڕێزان لێرە بتوانیت یەکسەر شەربەت یا هەر شتێک شیرەمەنی بێ شیرینی تا بێ بیێ بە نەخۆشەکە بیخوات، فەرمەوە بخۆرەوە. ئێستا باشە هیچ نییە، ڕێژەی شەکرت دابەزیوە، یان هەر نەستەلەیەک یا شیرینیەک لەو کاتا پێ بیرێت باشترە فەرموو ئەو شینێژ خۆ. یان بەڕێزان چا بێ یا شیرەمەنی بێ شیرین بێت پێێرێت لەو کاتەیە، یان لەو کاتە ئیتر وردە دڵنەوایەکە هیچ نییە، ئاسایەسە چارەسەر دەکەن. یان ڕێژەی شەکری ئەپێویت بەم پێوەرەیە کە لە بەردەستمایە ئەمە ڕێژەی شەکر لە زۆربەی ماڵەکانە هەیە. ڕێژەی شەکری بۆ پێویت ئەگەر ڕێژەی شەکرەکەی زیاتر بوو وتمان لە حەدی ئاسایی خۆی ئەوە ڕێژەی شەکری بەرز بۆتەوە. بەڵام لەم کاتە ئێمە جەختمان لەسەرەوە کردوتمان ڕێژەی شەکر ئەو کەسە ڕێژەی شەکری دابەزێت کە ڕێژەی شەکر دابەزی لەم کاتەیە ئەبێ پێویستی بەوە بێ کە چی بکەین؟ ئەو موادانی کە شیرینیان تایە شەکریان تایە پێ ببرێت. لەو کاتەیە وردە کەسەکە بەرەو باشبوونەوە ئەڕوات لە وەشخۆشونات. ئەگەر حاڵەتەکە پەرەیسەن بۆ حاڵەتی کتوپڕ و نەخوازراوی دیکە پەیوەندی بە 122 ئەکرێت بۆ ئەوەی بە نزیکترین کات بگەنە شوێنی ڕووداوەکە. و ئەو کاتەی کە تۆ فریاگوزاری سەرەتایی بۆم کەسە ئەەکەیت
کە شەکرەی ڕێژەی شەکری دابەزیوە ئەگەر توانیت ئەو کەسە دڵنەوەی زیاتری بکە ئەگەر حاڵەتەکە تەشەنەی کردبەوەی کە کەسەکە هەناسەی پێنێرا وتمان 5 هەناسەیە تێ لە ماوەی دەچرکایە ئەگەر دڵی وەستا خوا نەخواستە هەناسەی دەستکرد و شەلای دڵی بۆکەیت و ڕادەسی نزیکترین بنکەی تەندروستیەکەیت و ئەم حاڵەتە بەڕێزان حاڵەتێکی زۆر شایع و بەرچاوە لە مجتەمەعی ئێمەیە ئەبێ بە وریایەنەوە بە هەستیارەی مامەڵی لەگەڵ شەکرا بکەین و تەنزیمی خواردن و ئاگایاری تەندروستی خۆمان بێت لە هەموو حاڵەتەکانی نەخۆشی حاڵەت و کتۆپڕ و نەخوازراوەکاندا بەڕێزان ئەم حاڵەتێکە بۆم باسکردن دابەزینی ڕێژەی شەکر بوو لە خوێندا هیوادارم هەموو کەسێک دوور بێت لە حاڵەتی کتۆپڕ و نەخوازراوی دیکە هەتا بڕگەیەکی کە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ